زێک نەبی بەدڵی خۆت هەستی و دانیشی ئەوە غەریبی نییە ژنێکی تەمەن 39 ساڵی بێماڵ و حەڵ لە باخچەیەکی بچووکی ناو بازاڕی شاری سلەیمانیدا ژیان بەسەر دەبات. جێ و ڕێم نییە ئەوە لێرە دانیشتومەوە 4 هەفتەیە لێرەمە. ئامینە بەتەنها لەگەڵ کەلوپەلە سادەکەی کە پێک هاتووە لە چەند قاپ و قاچاق و ڕاخەر و بەتانی کۆن ژیان بەسەر دەبات لەم باخە بچووکەی ناو بازاڕی سلەیمانی کە بەرامبەر مزگەوتی گەورەی شاری سلەیمانیە. واشتی شەهیدم. ئامینە برایەکی پێشمەرگە بووە و شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەو بە ئومێدی ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان یارمەتی بدات چونکە براکەی ئەندامی بووە هاتۆتە سلەیمانی، بەڵام ماوەی 4 هەفتەیە لێرە بە چاوەڕوانی لێپرسینەوە و بە هیوای یارمەتیدان شەو و ڕۆژ بەڕێ دەکات. پارتی چی بۆ خەڵکی دەکە؟ هیچ بۆ یەکێتی هیچ بۆ یەکێتی ناکە بابی هیچ. ئامینە پێشتر بەهۆی موچەی شەهیدانی براکەی و بەرگبوورینەوە توانیوێتی لە هەولێر کرێخانوو بدات و نانەسک بژی، بەڵام پاش بڕیاری پاشەکەوتکردنی موچە و پێنەدانی موچە بۆ 5 مانگ جارێک ئیتر بڕسکی کرێدانی نامێنێت و ناتوانێت لە هەولێر بمێنێتەوە. شوەکەم ئامرێ خوای کرد سەرەتانی ئەجبە قوربان دەبم. ئەو تەنها یەک داواکاری هەیە. دوومەخانەی بە ساڵان چوان بە قوربان دەبم شمۆلی نەکردم مدیرەکە کوتی دەبێ بڕۆن بۆ ئەیوا دەبێ یعنی لە دەست و بستکەوێ کار و کاسبی پێ نەکرێت پەککەوتە بێ خزم و عەشیرەتی بەخێوی نەکا بۆیەکی وا دەبێ بۆ من نابێ. تا ژیانی سەر شەقامەکان حەزی میوانداری لای ئامینە نەتۆراندووە. ئەو حەزەکە لە ناو باخەکاندا خەڵک لێی کۆبێتەوە و هاوشێوەی جاران و ناو ماڵەکان خزمەتی میوانەکانی بکات. بەڵام پرسیار لەلایەنە بەرپرسەکان ئەمەیە دوای 4 هەفتە لە ناوجەرگەی شاردا هێشتا ئەم ژنیان نەبینیوە کە ماڵی لە هەولێرەوە هێناوەتە سلەیمانی و لەم باخەدا ژیان بەسەر دەبات. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.